سلااوان لێبێتەوەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. تیرۆری ئیسماعیل هەنیە لە تاران، ناڕزایەتی خەڵکی باوەرێزی سنە لە ئاسبیاوی، کۆبوونەوەی کێشاوەرزانی ڕۆژهەڵاتی کوردستان دژ بە نەدانی پارەی گەنم، ڕاگەیاندنی پلاتفۆرمی ڕێکخراوە بەدەنگەکان بۆ چاودێری مافی مرۆڤی کورد لە ئێران، دەستبەسەرکرانی سێ ئەندامی بنەماڵەی چالاکێکی سیاسی لە پیرانشار، پشتیوانی کوردانی قامیشلو و ئوروپا لە پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی، بەڕێوەچوونی دوو کۆبوونەوەی ناڕزایەتی لە بەلوچستان و پشتڕاستبوونەوەی سزای زیندانی شێروین حاجیپور. درێژی هەواڵەکان. ناڕزایەتی خەڵکی باوەرێزی سنە لە ئاسبیاوی. ڕۆژی سێشەممە نۆی گەلاوێژ دانیشتوانی گوندی باوەرێزی سنە لە ئاسبیاوی ناڕزایەتیان دەربڕی. گوندی باوەڕێز ناوەندی کێشاوەرزی و باغداری شارستانی سنێ و هەزار خێزانی تێدا دەژیت، بەڵام وێڕای هەبوونی سەرچاوی ئاو دانیشتوانەکەی لە دەستڕاگەیشتن بە ئاوی خواردنەوەی پاک و خاوێن بێبەشن. ڕۆژی ڕابردوو دانیشتوانی باوەرێز لە ئاسبیاوی ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان بوون. کۆبوونەوەی کێشاوەرزانی ڕۆژهەڵاتی کوردستان دژ بە نەدانی پارەی گەنم. ڕۆژی سێشەممە نۆی گەلاوێژ کێشاوەرزانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ جارێکی دیکە لە ئاز نەدانی پارەی گەنمەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بەپێی زانیاریەکان دەوڵەت بڕی 110,000 میلیارد تمەن بە کێشاوەرزان قەرزدارە و پێدانی پارەی گەنمی کردراو لە جوتیارانی خستوتە ئەستۆی ناوەندی هەدەفمەندی یارانەکان. بەوتەی کێشاوەرزانی ناڕازی چەند جار لە ئاز نەدانی پارەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام دەوڵەت تەنیا 35% قەرزەکەی داوەتەوە و هێشتا چارەنووسی 65% قەرزەکانیان ڕوون نەکراوە. ڕاگەیاندنی پلاتفۆرمی ڕێکخراوە مەدەنیەکان بۆ چاودێری مافی مرۆڤی کورد لە ئێران. ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگا و 5 ڕێکخراوی مەدەنی و مافی مرۆڤی چالاک لە کوردستان بە بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوێکی هاوبەش پلاتفۆرمی ڕێکخراوە مەدەنیەکان بۆ چاودێری مافەکانی مرۆڤی کورد لە ئێرانیان ڕاگەیاند. ئەم هاوپەیمانیەتیە لەلایەن 6 ڕێکخراوی چالاکی بواری مافەکانی مرۆڤ بە هەستکردن بە بەرپرسیارەتی لەم قۆناغە هەستیارەدا دامەزراوە. ڕێکخراوەکان بریتین لە ڕێکخراوی جیهانی کورد، ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو، ڕێکخراوی مافی مرۆڤی هانا، کوردستان تریبۆناڵ، ناوەندی پەیامنێرانی مافی مرۆڤی کوردستان، ناوەندی مافی مرۆڤی زاگرۆس. ئەم ڕێکخراوانە هەموو توانایی خۆیان وەگەر خستووە بۆ وەدی هاتنی ئامانجەکانی پلاتفۆرمەکە کە بریتین لە ئاسانکاری لە پەیوەندی و هاوکاری نێوان ڕێکخراوە چالاکەکانی بواری مافەکانی مرۆڤ بە مەبەستی پشخستنی مافەکانی مرۆڤی کورد لە ئێران، دوو لە قاودانی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ و چوونەهانای قوربانیانی سەرکۆت، سێ گەیاندنی راپۆرت و بەڵگەنامەی پێشێلکاری مافەکانی مرۆڤ بۆ ناوەندە جیهانی و دادگانی و دەوڵەتیەکان، چوار ڕاکێشانی پشتگیری بۆ چارەسەری دۆزی کورد لە ئێران. ئەو پلاتفۆرمە داوای لە هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە سەراسەری جیهان کردووە تاکو و پشتگیریان لێ بکەن و هەروەها داوای لە قوربانیانی سەرکوتی ڕژیم کردووە بەڵگە و شایەتیەکانیان بۆ ئەو پلاتفۆرمە بنێرن تاکو بتوانن ڕێوشوێنی پێویست دژ بە تاوانکاریەکان بگرنەبەر. دەستبەسەرکرانی سێ ئەندامی بنەماڵەی چالاکیی سیاسی لە پیرانشار. سێ ئەندامی بنەماڵەی حەسەن واژی چالاکی سیاسی خەڵکی پیرانشار لەلایەن دارایی دەسەڵاتەوە دەست بەسەر و پاش چەند کاتژمێر لێپرسینەوە و هەڕەشەکران ئازادکراون. ڕۆژی دووشەمە هەشتی گەلاوێژ هێزەکانی وەزارەتی دەسەڵات کە لە تارانەوە هاتبوون بۆ پیرانشار هەڵیان کوتاوەتە سەر ماڵی حەسەن واژی کەسایەتی ئاینی و سیاسی خەڵکی ئەو شارە و هاوژینەکەیان بە ناوی فاتمە پایمەرد لەگەڵ براکەی و کوڕەکەی بەناوەکانی جەمالدین واژی و عەبدولحەمید واژی بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. شانی بەسە مامۆستا حەسەن واژی چەند ساڵ لەوەبەر بەهۆی زەخت و گوشاری ناوەندەمدیتەکانی ڕژیم زێدی خۆی بەجێهێشت و ئێستا لە هەرێمی کوردستان دەژیت.
پشتیوانی کوردانی قامیشلو و ئەوروپا لە پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی ڕۆژی سێشەمە نوێی گەلاوێژ کوردانی شاری قامیشلو لە ڕۆژاوای کوردستان و چالاکانی سیاسی کورد لە چەند وڵاتی ئەوروپایی لە چەند کۆبوونەوەی جیاجیادا سەپاندنەی سزای ئەعدامیان بەسەر شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی بە توندی شەرمەزار کرد. بەپێی راپۆرتەکان نوێنەرانی یەکێتی یەکێکاریەکانی میدیا و ڕۆژنامەوانانی ئازاد لە کۆنفرانسێکی هاوبەشدا لە شاری قامیشلو سەپاندنی سزای ئەعدامیان بەسەر شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی مەحکوم کردووە. لە شاری دیرک خەڵکی شۆڕژگەری ڕۆژاوا دژ بە کۆماری ئیسلامی کۆبوونەوە و خوازیاری ئازادی ئەو دوو چالاکە کرێکاریە و مەدەنیە بوون. لەلایەکی دیکەوە بزوتنەوەی شۆڕژگەرانەی ژنانی یەکگرتووی ڕۆژاوای کوردستان لە بەیاننامەیەکدا کۆماری ئیسلامی بە ڕژیمی فاشیستی مەلاکان وەسف کرد و ڕایگەاند کە ڕۆحی لە بن نەهاتووی بزوتنەوەی ژن ژیان ئازادی ئیلهام بەخشی ژنانی جیهانە و بە سەرکوتی کۆماری ئیسلامی لە ناو ناچێ بەڵکو بەهێزتر دەبێت. هەروەها لە شاری هێلسینکی فەنلاند و لە بەردەم ناوەندی ئەمنیستی لە لەندەنی بریتانیا کوردانی ئازادیخواز کۆبوونەوە و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی بوون. بەڕێوەچوونی دوو کۆبوونەوەی ناڕزایەتی لە بەلوچستان ڕۆژی سێشەمە نوێی گەلاوێژ کرێکارانی ئاپفای زاهێدان و خەڵکی ئیرانشار لە ئاز نەدانی داخوازی و نەبوونی خزمەتگوزاری ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتی حالڤەژ کرێکارانی ئاپفای سیستان و بەلوچستان ماوەی 3 مانگە حەقدەس و مەزایایان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا دەژین. لەلایەکی دیکەوە خەڵکی شارستانی ئیرانشار لە ئازبڕینی بەردەوامی کارەبا و کۆکردنەوەی هێندێک لە ترانزەکانی بەرق ناڕزایەتیان دەربڕیەوە. بەوتەی ناڕازیان بەرپرسانی ئۆستان بایەخ بە دۆخی ژیانی خەڵک لە گەرمای سەرەوەی چلپلەدا نادەن و کاتێک پەیوەندیان بە ئیدارەی بەرقەوە دەگرن وەڵامی داواکاریەکانیان نادەنەوە. دروستکردنی پەروەندەی تازە بۆ سارا سیاهپور چالاکی فەرهەنگی خەڵکی گیلان. پاش پەروەندەسازی ناوەندەمنیەتیەکان بۆ سارا سیاهپور چالاکی سەنفی فەرهەنگیانی گیلان ئەو معەلیمە دڵسۆزە بانگشتی دادگای ئینقلاب کرا. بەپێی راپۆرتی شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سەنفیەکانی فەرهەنگیان ئێران سارا سیاهپور لەلایەن لەقی 21 دادسەرای ئینقلابی کەرەج بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بانگێش کراوە. ئەو چالاکە سنفیە پێشتر و لە ڕێکەوتی 12 بەفرانباری 1401 پەروەندێکی تازەی بۆ کرایەوە و لەلایەن قازی سەڵاواتی بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات با 5 ساڵ زیندان و بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نظام بە 1 ساڵ زیندانی تازیری مەحکوم کرا. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی سیاسی لە تەران ڕۆژی سێشەمە نوێی گەلاوێژ دەستگای قەزای ڕژیم سزای زیندانی بەسەر عەلی ڕەزایی و حورا نیکبەختدا سەپان. عەلی ڕەزایی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە لەلایەن لەقی دادگای ئینقلابی تارانەوە بە 2 ساڵ زیندانی تازیری مەحکوم کراوە. هەروەها حورا نیکبەخت بەندکراوی ڕاگیراو لە زیندانی ئێڤین لە پەروەندەیەکی تازەدا لەلایەن لەقی 26 دادگای ئینقلابی تارانەوە بە سەرۆکایەتی قازی ئەفشاری بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندانی دیکە مەحکوم کراوە. پشتڕاستبوونەوەی سزای زیندانی شێروین حاجیپور حکمی زیندانی شێروین حاجیپور هونەرمەندی نەڕازی لەلایەن دادگای پێداچوونەوەی تاوانەکانەوە لە تاران پشتڕاست کراوەتەوە. شێروین حاجیپور ڕۆژی ڕابردوو لە پەیامێکی ڤیدیۆییدا ڕایگەیاند کە سزای 3 ساڵ و 8 مانگ زیندانی لەلایەن دادگای پێداچوونەوە پشتڕاست کراتەوە و ئەبێ لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا خۆی بە زیندان بناسێنێت. پیشانی باسە کە شێروین حاجیپور بە بیانووی خوێندنی موزیکی بەرایە لە سەردەمی شۆڕشی ژینا بە زیندان مەحکوم کراوە. پشتیوانی فیدراسیۆنی یەکێتی یەکێکاریەکانی هۆلاند لە شەریفە محەممەدی. فیدراسیۆنی یەکێتی یەکێکاریەکانی هۆلاند لە نامێکدا کە بۆ سەرۆکۆماری ئێرانیان ناردووە خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئەعدامی شەریفە محەممەدی و ئازادی بێشەرت و مەرجی بوون. لەو نامەیەدا هاتووە شەریفە محەممەدی بە بیانووی بەرگری لە مافی کرێکاران و یارمەتیدان بۆ دامەزراندنی ڕێکخراوی سربەخۆی کرێکاران بە ئەعدام مەحکوم کراوە. ئەو یەکێتیە وێڕای ئاماژەدان بە بێبەشبوونی شەریفە لە چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی و ڕاگیرانی لە بەندی تاکە کەسی دووپاتی کردەوە کە مەئمورانی ئەمنیەتی ڕژیم
بە ئەنقەز ئەشکەنجەی جەستەیی و دەرونی ناوبراوەدەن. فیدراسیۆنی یەکێتی ڕێکاریەکانی هۆلاند وێڕای شەرمەزارکردنی سزای ئێعدامی شەریفە محەممەدی خوازیاری ئازادی بێ شەرت و مەرجی ئەو چالاکە کرێکاریە بوو. تێرۆری ئیسماعیل هانیە لە چاران. بەیانی ڕۆژی چوارشەممە دەیگەلاوێژ ئیسماعیل هانیە سەرۆکی دەفتەری سیاسی حەماس و یەکێک لە پارێزەرەکانی لە چاران تیرۆرکران. پاش ئاماژە پێدانی حەماس بە تەرۆری ئیسماعیل هانیە لە هێرشێکی ئاسمانی لە چاران، میدیاکانی سپای پاسدارانی ڕایانگەیان کە سەرۆکی دەفتەری سیاسی حەماس کاتژمێر 2 بەیانی لە شوێنی مانەوەی کە ناسراوە بە پانسیۆنی گیانبازان لە باکووری تاران لە هێرشێکی ئاسمانیدا ترۆرکراوە، هەرچەند کە هێشتا هیچ لایەنێک بە فەرمی بەرپرسیارەتی تیرۆری ئیسماعیل هەنیەی لە ئەستۆ نەگرتووە، بەڵام میدیاکان باز لە تیرۆری هەنیە لەلایەن ئیسرائیلەوە دەکەن. هێرشی ئاسمانی بۆ سەر بنکەکانی حیزبوڵڵا و سپای قودس لە لۆبنان و عێراق. شەوی سێشەمە نوێی گەلاوێژ هێزە ئاسمانیەکانی ئیسرائیل و ئەمریکا چەندین ناوچەیان لە لۆبنان، عێراق و سووریە کرد ئامانج و لە کامیە و هێرشەدا فواد شۆکر فەرماندەی موشکی حیزبوڵڵا و چەندین فەرماندەی ئەو گروپە و هەشتی شەعبی کوژران. بەپێی زانیاریەکان فواد شۆکر فەرماندەی موشکی حیزبوڵڵا و جێگری دووهەمی ئەو حیزبە هاوڕێ لەگەڵ 7 کەسی دیکە لە هێرشی ئاسمانی ئیسرائیلدا لە بەیروت کوژراون و 74 کەسی دیکەش لە ناوەندی هاوکاری سپای قودس و حیزبوڵڵای لۆبنان بریندار بوون. لەلایەکی دیکەوە فڕۆکەکانی ئەمریکا بنکەکانی هەشتی شەعبی و سپای قودسیان لە دەیر و زور و بابل کردووەتە ئامانج و لە کامیە و هێرشانشدا 20 کەس کوژراون و بەدەیان چەکداری دیکەیش بریندار. و دووە هەواڵمان سەبارەتە بە کوژرا و برینداربوونی دەیان کەس لە خۆپیشاندانەکانی ڤێنزوێلا. ڕۆژی سێشەمە نوێی گەلاوێژ خەڵکی ڤێنزوێلا بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام لە ساختەکاری ببورن لە هەڵبژاردننی سەرۆکۆماریە وڵاتە و مانەوەی مادرۆ لە دەسەڵات بۆ 6 ساڵی دیکە ڕژانە سەرشەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوون. بەپێی راپۆرتەکان هەزاران شارەومەندی ڤێنزوێلایی لە چەند شاریە وڵاتە دژ بە دەوڵەتی مادرۆ خۆپیشاندانیان کرد و کاخی سەرۆکۆماریان گەمارۆدا. لە ڕاوتی تێکەڵچوونی نێوان خەڵکی ناڕازی و هێزانێتیەکاندا 11 کەس گیانیان لەدەستا و بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. هەروەها بەشێک لە هێزە ئەمنیەتیەکان و سەربازانی ئەرتش پەیوەست بە خەڵکی ناڕازی بوون و شەڕی چەکداری لە شەقامەکانی کاراکاز دەستی پێ کردووە. بینەرانی خۆشەوی سەواڵەکانتان پێشکەشکرا هەرشاد.